مێش نەبوو هیچجینی نەبوو لەبە چێبێ لە وەڕی بوو بێ بارانی بوو زەخیرێ مێشانە بوو لە چاهیت لەگەڵ مامچەتۆی هەنگەوان لە نێو هەنگەکانی داین. ئەم هەنگەوانە نزیکەی 100 سندووقی مێشهەنگی هەیە. ئێستا سەیریان دەکات. ئەم ساڵ نیوەی ساڵی ڕابردوو بەرهەمی هەنگوینی خۆماڵی هەیە. 250 کیلۆکم کردی لە چاوپار پار مێش کەمترش بوو بەرهەمی زیاتر بوو پار باش بوو اینجوری پاری ڕستەکەی زیاد بوو زۆر باش بوو ئەی 50 مێشە بە تەقریبەی نێزەکە 500 کیلۆ لێتی نادەری هەوسانە هەبوو 100 مێشی هەبوو 50 کیلۆ لێ دەرنەینە هۆکارەکە ئەوە بوو بێ لە وەڕی بوو بێ بارانی بوو. ئەم ساڵ بەرهەمی هەنگوین لە ناوچە شاخاویەکان کەمی کردووە. ساڵی ڕابردوو نزیکەی 30 تەن هەنگوین لە برادۆست بەرهەم هێنرا. لەگەڵ کەمبوونەوەی بەرهەمی خۆماڵی ئەم ساڵ خواستیشی کەم بۆتەوە. ساڵی پار هەنگوینێکی زیاترمان هەبوو زوو توانیمان ساغ بکەینەوە بەڵام ئەو ساڵ هەنگوینێکی زۆر کەممان هەبوو هەتا ئێستاش نەمانتوانیەوە ساخی بکەینەوە لە ناوچە دەشتاییەکانی خوار و هەنگوینێکی زۆر بەرهەم هاتووە. ئەو خەڵکەی کە زیاتر نیازی هەنگوین کڕینیا بووە لەوێ هەنگوینەکەی کڕیوە لێرەش ئەخواستی زۆر لەسەر کەمە. لە سنووری برادۆست نزیکەی 600 هەنگەوان ساڵانە زیاتر لە 25,000 پورەی هەنگ بەخێو دەکەن. ساڵی ڕابردوو نزیکەی 30 تەن هەنگوینی خۆماڵیان لەم ناوچەیە بەرهەمهێنا بەڵام ئەم ساڵ 150ی بەرهەمەکەیان کەمی کردووە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.